ليلة القدر خير من 1000 شهر. واتە شەوی قەدر ئەگەر کەسێک زندی بکاتەوە وەکوی وایە 1000 مانگی زندی کردبتەوە، 1000 مانگ تێدا عیبادەتی کردبی، ئەو شەوەیە لە ڕووی فەضلەکەی بەقەدەر ئەو 1000 مانگەیە کە دەکا نزیکەی 80 ساڵ زیاتر. هەر لەبەر هەندێش پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام لەو دەشەوەی ئەخیری زیاتر عیبادەتی دەکرد، زیاتر ئیجتیهادی دەکرد لە تاعات و عیبادەت و شەوەکەی هەموو زندی دەکردەوە. وهروەها کاتێک کە ئەگەر سوباوە مالێ خێزان و ئەوانی کە لە ماڵی بوون هەلی دەستاندنەوە لەوەی ئەو شەوە زندی بکەنەوە، هەمووی لەبەر ئەوەی بوو چونکە ئەو دەشەوەیە لەیلەة القەدری تدایە، لەوەی فەضلی لەیلەة القەدری لە دەستە خۆیان نەدەن. و سەحابەکانیش لەگەر پێغەمبەری خۆی عەلەیهی السەڵات وەسەلام لەو دەشەوەی زیاتر اعتیکافیان دەکرد، زیاتر خەریکی عیبادەتی بوون، هەموو بە ئومێدی ئەوەی بوون کە ئەو فەضلە گەورەی کە پەیوەستە بە لەیلەة القەدر لە دەستە خۆیان نەدەن.